پێکدادانی شارستانیەتەکان لەسەر ئەسانسۆرێک لە پیازا ڤیتۆریۆ. بابەتی ئەم کتێبە ئەدەبیە، ڕۆمانێکە لە نووسینی نووسەری جەزائیری ئەمارە لە خوسو لەلایەن ڕێنوار نەجمەوە لە زمانی ئینگلیزیە و وەرگێڕدراوەتە سەر زمانی کوردی و وەشانخانەی پێیک چاپ و بڵاوی کردووەتەوە. پێنجشەممە 3 حوزەیران 9 خولەکی شەو. ئەم بەیانیە وتارێکی کارل پۆپەری فەیلسوفم خوێندەوە دەربارەی هەژبوونی تەلەڤیزیۆن لە ژیانی ڕۆژانەماندا. پۆپەر باس لەوە دەکات کە تەلەڤیزیۆن بووە بە ئەندامێکی خێزان، دەنگەکەشی لە هەموو خێزانەکە زیاتر گوێی لێدەگیرێت. ڕۆژێک ماریا کریستینە پێیوتم تەلەڤیزیۆن خێزانە نوێیەکەمە. ئەمارە لە خوست لە ساڵی 1970 لە خێزانێکی ئەمازیغی لە جەزائیر لەدایک بووە. لە وڵاتەکەی فەلسەفەی خوێندووە و دواتر لە ئیتاڵیا بڕوانەمەی دکتۆرای لە مرۆڤناسی بەدەست هێناوە. توێژینەوەکەی لەبارەی نەوەی دووەمی کۆچبەرە موسڵمانەکانە لە ئیتاڵیا. ئەمارە لە دەنگە دیارەکانی ئەدەبیاتی ئیتاڵی و عەرەبیە خاوەنی 6 ڕۆمانە. ئەم کتێبە دووەم بەرهەمیەتی. چیرۆکی ئەم ڕۆمانە دەربارەی تاوانێکی کوشترا کە لە باڵەخانەیەکی نیشتەجێبوونی گۆڕەپانی ڤیتۆریۆ ڕوویداوە. ئەو گۆڕەپانە یەکێکە لە گۆڕەپانە بەناوبانگەکانی شاری ڕۆما. ئەو شوێنە سیمبولی فرافەرهەنگی و کەلتوری شارەکەیە. ئەو گەڕەکەی کە باڵەخانەکەی لێیە کۆکەرەوەی کۆچبەرەکانە لە وڵات و کەلتورە جیاوازەکانەوە کە بەتەنیشتی دانیشتوانە ڕەسەنەکەی ڕۆماوە نیشتەجێن. کوشتنەکە لە ئەسانسۆری باڵەخانەکەدا ڕوویداوە و بەهۆیەوە ژیانی کەسایەتیە جیاوازەکانی کتێبەکە تێکداڵێت و هەریەکەیان بە درێژی لە حەقیقەت دەدوێن لە ڕوانگەی خۆیانەوە. شێوازی نووسینی ئەم کتێبە زۆر سەرنجڕاکێشە. لە پاش هەموو حەقیقەتێک ناڵێک خراوەتە ڕوو کە یادەوەریەکە بە ڕۆژ و کاتژمێر دیاری کراوە. نووسەر لە ڕێی خستنەڕووی حەقیقەتەکانەوە ئاڵنگاری و دژیەکیە کللتوری و کۆمەڵایەتیەکانی کەسایەتیە جیاوازەکان دەخاتە ڕوو. بە یاریدەی ڕۆمانەکە هەوڵدراوە تیشک بخرێتە سەر بابەتە جیاوازەکانی پەیوەست بە ناسنامە و ڕەگەزپەرستی و تێکئاڵانی کەلتوری. هەر لە ڕێی ئەوانەوە پێکدادانی بەهاکانی نێوان کۆچبەر و خەڵکە ڕەسەنەکە دەخاتە ڕوو. ڕۆمانەکە شێوازی گێڕانەوەکەی سارکاستیک و گەڵتە ئامێزانەیە کەسایەتیەکان و کەلتور و شارستانیەکانیانمان پێدەناسێنێت بەبێ ئەوەی لایەنداری بکات. ئەمەش بەردەوام وا لە خوێنەر دەکات بە پەرۆشیەوە بەردەوام بێت لە خوێندنەوە. حەقیقەت لە قوڵایی بیرێکدایە، سەیری ناوبیرەکە بکەیت خۆریان مانگ دەبینیت، بەڵام خۆتی تێفڕە بدەیت نەخۆر هەیە نەمانگ، حەقیقەت هەیە.